مامۆستا حەسەن مەحموود ناسراو بە مامۆستا حەسەن شەمێرانی، کەسایەتیەکی کۆمەڵایەتی کاریگەر، زانایەکی ئاینی پایەبەرز و یەکێک لە سەرکردە بوێرەکانی ڕابوونی ئیسلامی لە ڕابردوو ئێستادا. ساڵی 1953 لە یەکێک لە گوندەکانی شەمێران لەدایک بووە. لە ئەڵقەی ئەمجارەی بەرنامەی ڕازی تەمەن و لا بەشی یەکەمی بەرنامەکەمان فەرمون با پێکەوە بینەری بەشێک لە ڕازەکانی تەمەنی مامۆستا حەسەن بین. باوسەجان پێم خۆشە سەرەتا خۆت بناسێنیت. بسم الله الرحمن الرحیم. پێشەکی سوپاستان ئەەکەم و سوپاسی ئەم بەرنامە ئەەکەم ڕازی تەمەن، هەرچەندە پێمان خۆش نینەوە لە ژیانە خۆمان باسی خۆمان بکەین، بەڵام لەبەر ئەوەی کە بێتە ئەزمونێک بۆ نەوەی داهاتوو و ئەگەر باشە و چاکەیەکمان بوو بێت چاومان لێ بکەن و زیاتری کەن و ئەگەر نوقسانی و کەم و کۆرێکیش بوو بێت ئینشاءالله ببێتە هۆی ئەوەی کەەوە ئەوان نەیکەنەوە دووباری نەکەنەوە. بۆ پێیە ئەم بەرنامەیە دەستخۆشیتان لەکەین، بەرنامەیەک ئینشاءالله بەسوودە. و سەرەتاش من ناوم حەسەن مەحموود ئەحمەد و مەشهورم بە حەسەن شەمێرانی. بۆیە سەرەتا حەزەکەم شەمێران تەبیعی خاکە، ناوچەیەکە، خەڵکێکی تیا کۆبووەتەوە پێڵێن عەشرەتی شەمێران. لە سەدەوە دەست پێەکە سەدەکەی دەبەنی خانەوە هەتاوەکو کۆتایی کە دەیەک لەو بەری بەحرەکەەوە بەش پێرک و وە ساڵەکانی 60 ئەو ناوە ئەو سەدە کرا خۆی 14 دێبوو، چەندەیەکیان کەوتە ژێر ئاو و بڵاو بوونەوە، هەندێکیان هاتنە دیەکانی تر و هەندێکیشی بڵاو بوویەوە بە ناوچەکاوەکو دەربەنی خان، هەڵەبجە، سلێمانی، مەنتیقی شارەزور. لەبەرەوە ئێستا چەندەیەکی ماوە و هەرچەند بەداخەوە لەبەر ئەوەی کەوا ئێتیمان بە دیێبە عام کەم کراوە کەمتر ئاوەدان بووەتەوە، بەڵام بەڕاستی ناوچەیەکە ئەگەر ئێتیمامی پێ بکرێ و ئازانم ئینشاءالله ناوچەیەکە بێتە ناوچەیەکی گەشتیاریش و ئینشاءالله بێتە ناوچەیەکی باش. هیوادارم کە ئینشاءالله زیاتر لە ئایندا ئێتیمامی پێ بکرێ. منیش لەو عەشرەتە خەڵکیەوە وەکو بڵێ ئەو عەشرەتەم و لەوێ لەدایک بووم لە دێیەک بە ناوی دێی کانیکەوە. ساڵی چەند؟ لە ساڵی 53 لەوێ لەدایک بووم و دوای ساڵێک کە لەدایک بووم ئیتر 54 باوکم لەبەر ئەوەی کە کاسپی سەرپێیی ئەکرد مەشغوڵ نەبوو بە فەلاحەت و ئۆشتانەوە، حەزی کرد بێت بۆ شار و لەوێ لە 54ەوە ئیتر لەوێ من بەڵێ جێگیر بووین لە هەڵەبجە. بەو شێوەیە من تر بە مناڵی لە هەڵەبجە گەورە بووم و هەتاوەکو تەمەنم بوو بە 7 ساڵ و هەر لە 6 ساڵی و 7 ساڵیەوە سوپاس بۆ خوا کە من لە عایلەیەکی دیندار و وەسپاس بۆ خوا باوکم لە ساڵی 52 حەجی کردووە، ساڵی پێش لەدایک بوونی من، و سپاس بۆ خوا دایکی ڕەحمەتیشم هەر ئافرەتێکی دیندار، لەبەرەوە من لە عایلەیەکی دیندار لەدایک بووم و بە تایبەتی باوکم زۆر ئالوودەی مزگەوت و لە خزمەتی مامۆستا و لەمای مامۆستایان و زانایانی مزگەوتەکانە لە هەر کوێیەک بووە لەگەڵیان نابووە و بەهۆی ئەوەش کەەوە هەندێک کۆبڵی حاڵەتی مادی باش بوو لە خزمەتی مامۆستایان و مزگەوت بووە. لەبەرەوە لە هەڵەبجەیش لە مەنتیقەی کانێشقان ئەرزێکی زۆری گەورەی کردی و خانووی کرد و نزیکی مزگەوتی کانێشقان. لەبەرەوە بەهۆی ئەوە لە خزمەتی مامۆستا ناساڵحی گەورە و جەنابی مامۆستا عومەر، جەنابی مامۆستا عوسمان لەگەڵ ئەوانە زیاتر ئاشنا بوو و منیش کە وردە بەرە ئەوە چووم تەمەن بووە 7 ساڵ ئەومانە خستنیە قوتابخانەی حکومی. لەوێ تقریبا 2 ساڵ دەوام کرد، قوتابخانەیە کرایەوە بە ناو مەدرسەی ئەوقافی دینی کە ئەو مامۆستا بەڕێزانە هێنایان بۆ هەڵەبجە و بەڕاستی سپاس بۆ خوای گەورە بووە سەرچاوەیەک بۆ ئەوەی کەوا الحەمدوللا مناڵەکانی ئەوانەی کەوا
حەزیان بە خولیای دینداری و ئەو باوکانەی کەوا حەزیان کرد مناڵەکانیان ڕوو لە دین بن هەوڵیاندا کەوا لە قوتابخانەکانەوە گوێزایانەوە بۆ ئەو قوتابخانە. جا لەبەر ئەوەی من تەمەنم وەکو بڵی دەستکەرا 55 بوو لەبەرەوە 3 ساڵ گەورەی کردم کردیم 52 بۆ ئەوەی لەوێ چووکە هەر کەسێک تەمەنی 10 ساڵ نەبووایە وەرناگیرا مەنهەجەکەی نەختە قورس بوو. ئیتر منی گواستەوە بۆ قوتابخانەی ئاینی لە مزگەوتی کانشقان قوتابخانەکە لەوێ بوو و چەند ژوورێک بوو و لەوێ قوتابخانە تقریبا چەند ساڵێک لەوێ با بڵین 6م تەواو کرد 6 ئیبتیدایی لەوێ و بەڕاستی جەنابی مامۆستا ساڵحی گەورە ئەوە لە سەرەتاوە ئەو مدیر بوو دوای جەنابی مامۆستا عومەر مدیر بوو و بەڕاستی ئێمەیان زۆر احتیمام پێکرد و بەتایبەتی ئەو قوتابیانەی کەوا نەختێک هەر لە بە مناڵی نیشانەی زیرەکی و نیشانەی چالاکیان پێوە دیار بوو و ئەوانش بەڕاستی دڵسۆزی ئاین بوون و حەزیان نەکرد ئەگەر بڵێم زیاتر لە مناڵەکانی خۆیان حەزیان نەکرد کەوا لە ناو قوتابیەکانە زۆر احتیمام بە هەموو قوتابیەکان بن بەڵام تر سروشتی قوتابی وایە هەندێکی وەکو بڵی هەڵ ئەکەوێت هەندێکی وەکو بڵی زیرەک دەرئەچێت ئەوانەیان تەشخیص ئەکرد و احتیمامیان پێکرد. منیش سپاس بۆ خوای گەورە توانایەکی پێدا بووم هەر بە مناڵی جەنابی مامۆستا ساڵحی گەورە جەنابی مامۆستا عومەر جەنابی مامۆستا عوسمان بەڕاستی احتیمامێکی باشیان پێدام و زۆر تەشجیعیان کردم و بەڕاستی خوێندەواریش لەو قوتابخانە خوێندەوارێکی باش بوو و هەم لە ڕووی دینیوە و دواتریش هەندێک دەرسی وەکو بڵێ تریش ئەکادیمی تایە جێگیر بوو و ئێمە ئیسفادەمان لە هەردوو لایەنەکە کرد و ئەگەر شتێکیش لەوێ تقریبن ساڵی 63 کە من لە 2 ئیبتیدایی بووم لەو قوتابخانە هێرشی زایمستێق هاو بۆ هەڵەبجە ئێمە بارمان کرد بۆ ئێران لە هەڵەبجەوە چووین بۆ ئێران. ئەو کاتێک کە ئێوە بارەکەن مامۆستا مەلا عوسمان ئەوەنە جەناب و جێی سەرنجێبی ینی وەکو مناڵێک کە ئەوەنە زیرەک و چالاکەبی بەواوک تەڵێتەوە وەکو خۆ ڕۆشتووی حەسەنم بۆ بنێرەوە بۆی دەرسی پێ بڵێم ویستم بەڕاستی وەفایەک ئەوە ئێستا ویستم ئەوە بڵێم ساڵی لە ساڵی 63 کە بارمان کرد هەمومان ڕابان کرد لەبەر وەزعەکە وەزعێکی تایبەت بوو چوین لە منتیقەی ئیمامی لە دێی کولور جێگیر بووین و باوکم لەبەر ئەوەی کە بەڕاستی ئەوەش لەبیر چوو بیڵێم هەر بە مناڵی تەمەنم 7 ساڵ وتی وەستێتێکی بۆ کردم وتی ڕۆڵەگیان من ئەمەوێت تۆ ببی بە مەلایەک بەرنوێژی بۆ خەڵکی بکەیت و ئامۆژگاری خەڵکی بکەیت لە ڕووی دینی و چونکە من لە خزمەتی مەلا بووم و مەلا زۆر دەوری هەیە و زۆر خزمەتی میلەت ئەکات حەز دەکەم تۆ ئەو دەورە ببینی هەم بۆ خۆت و بۆ ئایندەت هەم خێرێکیش بۆ من بێت و وعد بێت من حتا ئەبی بە مەلا خزمەتی بکەم هاوکاری بکەم. لەبەر ئەوە ئیتر کە چوین بۆ ئێرانیش یەکسەر دوای 1-2 ڕۆژ کە لەوێ جێگیر بووین مامۆستایەکی دۆزیەوە لەوێ لە دەی دڕۆڵە بە ناوی مامۆستا مەلا حەمەڕەشی کە فەقیه بوو حوجرەی بوو منی نارد بۆ لای وتی لەوێ بەو هات بۆ لای وتی مامۆستا ئەم مناڵەم ئەم کوڕم حەز دەکەم لای تۆ بێت و دەرسی دینی بخوێنێت. مامۆستا مەلا عوسمان هەر لە هەڵەبجە بیری کردەوە کەوا من ڕۆشتوم و باوکم ڕۆشتووە بیری کردەوە کە من بگەڕێتەوە بۆ قوتابخانە بۆ ئەوەی نەفەوتێم و وەکووتم ئیتیمامێکی پێ کردبووم. لەبەر ئەوە نامەیەکی ناردوو و داوای لە باوکم کردەوە هەر چۆنە هەیە وەکو خۆت ڕۆشتووی حەسەنم بۆ بنێرەوە ئێمە لێرە یەکوڵی هاوکاری یەکەین هەم بە مەکتەبەکەی مەدرسەکەی نەفەوتێ و باوکم هەرچەند دایکم نەختێ ناڕازی بووتی لەوێ تووشی مشکلە ئەبێ ئێمە تازە ڕامان کردو وتی بەخوا مادەم مامۆستا فەرموویەتی و حەزەکەم ئەم کوڕە ئەم خوێندنەتەواوکات ئەینێرمەوە ئیدەمە دەستی خوای گەورە. ئێتێ بەڕاستی منی هێنایەوە و لە ماڵێکی ماڵی خۆمان و کۆنا ماڵی مامەحەمەیان پێوت لەوێ جێگیر بووم وەکو مانەوە ئیتر هاتمەوە قوتابخانە و ئەلحەمدولیلا لە مەدرسەی ئەوقافەکە لەوێ بەردەوام بووم لەسەر خوێندنەکە هەتاوەکو لە قوتابخانە لە کانشقان 6م تەواو کرد. دوای ئەوە کە 6مان تەواو کرد ئەو کاتە معهەدی ئیسلامی هەبوو لە هەڵەبجە تا مەرحەلەی وەکو بڵێ 12 تیا بوو. ئێمە ساڵێکم لە معهەدەکە بە مانە 12 تەواو کرد دوای مەرحەلەی 6 مەرحەلەی 7
دوای ئەوە بوو بە ثانەوی ئیسلامی بوو بە ثانەوی ئیسلامی ناوەکەی گۆڕا بوو بە 6 ساڵ هەروەکو 6 ئیبتیدایی 6 ثانەویش ئێمە من چوومە 2 یعنی وەکو بڵێ حوتم لێوە تەواو کردبوو چوومە 2 ئیتر لەوێ ئەویش الحەمدوللا لەگەڵ مەجموعەیە قوتابی کە لە پێکەوە بووین ئەو لە مەعهەدەکە ئەویش خوێنەوەریەکەمان تەواو کرد ئەو مەرحەلەشمان تەواو کرد و تا 6 ئەو مامۆستا بەڕێزانە ئەو کاتە ماوەیەک جەنابی مامۆستا عەلی مدیر بوو دوای ئەوە دایە دەستی مامۆستا فەرهاد کە زاوایان بوو دەرەجەی عەلیە هەمویان وفاتیان کردووە تاوەکو 6مان تەواو کرد هەوڵماندا لە چوین بۆ بەغا لەوێ لە کولی شەریعە ساڵی 73 6 تەواو کرد لەوێ وەرگیرام و 4 ساڵشم لەوێ تەواو کرد شەریعە وەسپاس بۆ خوای گەورە بە دەرەجەیەکی باش و بە ئیمتیاز لەوێ خوێنەواری وەکو بڵێ کولیشمان تەواو کرد و ساڵی 77 الحەمدوللا لە بەغایش کولیە تەواو بوو گەڕامەوە بۆ ئەو کاتە ماڵمان لە دەربەنی خان بوو دوای 2 ساڵ مفاوەزە ساڵی 65 گەڕاینەوە دووبارە بۆ هەڵەبجە زۆری نەبرد مفاوەزەکە تێک چوو بینی حکومەت و پێشمەرگە ئەو ناوە حزبی ئەو کاتە پارتی بوو دووبارە تێک چوونەوە ئێمە ئەمجارە دووبارە ڕامان کردەوە بەڵام نەچوینەوە بۆ ئێران بەرەو شەمێران شوین دەوری 1-2 ساڵێکی لە شەمێران ماینەوە تا ساڵی 67 ئەوە لێوە نەهاتینەوە بۆ هەڵەبجە چوین بۆ دەربەنی خان بەڵام ئەو چوین لە دەربەنی خان جێگیر بووین ساڵی 67 هەتاوەکو 1970 13 ساڵ لە دەربەنی خان ماینەوە جا ئەو ماوەیە من لە هەڵەبجە کە قوتابی بووم ئیتر هەر لە هەڵەبجە مامەوە بتم نەچوم وەکو بڵێ لەگەڵیان و خوێندەکە واز لێ بێنم هەر لە هەڵەبجە بەو شێوەکو مەرحەلەکانم تەواو کرد و لە 73 ماڵمە لە دەربەنی خان بوو کە وەختە چوون بۆ بەغا لەوێش کە کولێم تەواو کرد ساڵی 77 لە دەرماڵمان لە دەربەنی خان بوو لەوێش کە تەواو بوو ئەو کاتە 2 ساڵ ئەسکەریان پێکردی پێشین پێش دامەزراندن پێش تاعین بوون ئەو کاتە دوای 2 ساڵەکەیش کە 23 مانگ بوو 23 مانگەم تەواو کرد و دوای هاتمەوە هەر لای ماڵی خۆمانە بە مدەڕیس تاعین بوو ئەمە تقریبا فترەی خوێنەواری و شێوازی خوێنەواری کە ئیتر ئەو 6 ساڵە لە ئیبتیداییەکە بەڕاستی خوێنەواریکی چڕ و پڕی الحەمدوللا خوێندمان وەکو بڵێ علوم شەرعیکی باش لەگەڵ هەندێک دەرسی ئەکادمی ثانویەکەیش هەر عینی شت هەردووکیان تێکەڵ بوو وەکولی شەریعیش وەکو اختصاسێکی عەرەبی و ئاین ئێمە تقریبا هەم بۆ ئیمام و خەتیبی ئەمان توانی تاعین بین هەم بۆ تەدریس ئەوە تقریبا بەڵام دوایی من تەدریسەکەم هەڵبژارد ساڵی 79 ئەویش هۆکاری خۆی بوو ئەگەر پێویست بوو بەتان باسەکەم قۆناغەکانی کاری سیاسی تۆ بڵێن یا پەیوەندیکردنەوە بە ئیخوان یا جوڵەی ئیسلامی لەکەیەوە دەست پێ کرد ئێمە ئەو قوتابخانەیەک و عەرزم کردن ئەو مامۆستا بەڕێزانە جەنابی مامۆستا مەلا عومەر مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا عوسمان لەبەر ئەوەی ئەوان الحەمدوللا ئاشنا بوو بوون لە پەنجاکانە بە قوتابخانەی برایانی موسڵمان خۆیان و قوتابخانەکەیش بەڕاستی هەر بەو هیممەتە هێنایان بۆ هەڵەبجە و کردیانەوە و مەجموعەیە قوتابی چاک و ماشەڵڵا خەڵکێکی لێ کۆبوویەوە و احتیمامیان زۆر ئەدا و ئامۆژگاری ئاینی و ئاراستەکان الحەمدوللا بەرە ئەو بووکەوە ئەوەی کە شیاو بوو ئەو قوتابیانە کە الحەمدوللا ئەو مەفاهیمە جوانە وەرگرن منیش وەکو عەرزم کردن سوپاس بۆ خوای گەورە توانایەکی ئەوە علمی ئەوانەی پێدا بوو هەر لە تقریبا لە ساڵی 68 ئەگەر بڵێم زووتریش هەر لە ئیبتیداییەکە 2 مامۆستا هەبوون لەوێ ئەو فەقێ بوون ئەو کاتە یەکیان مامۆستا مەلا ئەحمەدی لاورانی لەگەڵ مامۆستا عەبدولقادری لاورانی هەردووکیان خەڵکی دێ لاوران بوون ئەوان گەورەتر بوون لە ئێمە بە تەمەن
ئەوان هەردووکیان ئەلحەمدە لەو مەدرسە وەکو بڵی ئەندام بوون و ئاشنابوو بوون و دەستیان کرد بە ئامۆژگاری بینی قوتابیەکانەوە یەکێکیش لەوانە منیان ئەلحەمدولای اختیار کرد و من لەگەڵیانە چوومە پێشەوە و سپاس بۆ خوا من سوودێکی باشم لێوەرگرتن و بەڕاستی بە تایبەتی جەنابی مامۆستا ئەحمەد خوای گەورە دەرەجەی عالی کە لە حەفتەکانە وەفاتی کرد و مامۆستا عەبدولقادریش لەم دواییە چەند ساڵێک لەمەوە بەرەوفاتی کرد و من بە تقریبا لە ساڵی 68ەوە ئیتر ئاشنا بووم بۆ مەدرسەیە ئەو مەدرسەیەش ئەلحەمدولیلا مەدرسەیەکە خوای گەورە جەنابی مامۆستا حەسەن ئیمامی شەهید موفقی کرد لەگەڵ چەند کەسێکە و لە دروستیان کرد و ئەلحەمدولیلا پەلوپۆی هات بۆ وڵاتان و ئەو مەفاهیمەی کەەوە ئەوان لەو قوتابخانە دایان ناوە بە کتێب و بڵاویان کردەوە ئێمەش وەکو بڵێ هات بۆ هەموو وڵاتان و بەشێکیش لەوە بۆ عێراق و دواتریش لە پەنجاکانە هات بۆ کوردستان و بە تایبەتی بەهۆی ئەو مامۆستا بەڕێزانەوە هات بۆ منتیقی هەڵەبجە و ئێمەش بەڕاستی ئاشنا بووین پێی و ئەلحەمدولیلا قوتابخانەکە مەفاهیمێک کە لەو کاتێک کە خەڵکی دەوڵەتی عوسمانی بەشداری کرد لە شەڕی جیهانی یەکەمە و شکستی هێنا ئیتر دەوڵەتە ئیسلامیەکان با بڵێن دەوڵەتی عوسمانی هەمووی پێ شکستی هێنا هەروەکو عەسکەریەن شکستی هێنا سەقافیەن و وەکو بڵێ دینداریش خەڵکەکە شکستێکی گەورە ڕووی کردە عالەمی ئیسلامی لەو کاتا خوای گەورە لە 1924ەوە ئیمامی شەهید خوای گەورە موفقی کرد و بە تایبەتی 1928 بناغی ئەو مەدرسەیە دانا و دووبارە جوڵانەوەیەکی دەست پێ کرد و یەکۆ بڵێ ڕۆحیەتی ئیماندارانی زیندوو کردەوە و وعدە قورئانیەکان ئاماژەی کردبەوەی کەوە خەڵکینا ئەم دینە هەرگیز نافۆتێ و ئینشاءڵڵا ئایندە هەر بۆ موسڵمانە و ئەبێ ئێمە دەست پێ بکەینەوە و شکست نەخۆین و باوسا ئەو کاتە پەیامی ئێوە تەنیا پەیامێکی دینی بوو یا پەیامێکی نەتەوەیی بوو بە تایبەت لەو کاتانەی کە جەناب و باس کرد کۆمەڵی ئەفکاری لینینی بۆ منە مارکسی لە کورسانە باو بوو بە ناوی ڕزگارکردنی خەڵک لە سیستەمی دەرەبەگایەتی و ئەو باردۆخانەی کە ئەو کاتە هەبوو ئێوە تەنیا پەیامێکی ئاینیتانە بوو یا نەتەوەیەن لە ڕێی ئاینیشەوە خەڵکتان پەروەردە کرد کە ئیسلام مەسەلەن ئەم سیستەمانەی کە دژایەتی خەڵکەکەن لەگەڵیانانیە یا پێچەوانەی ئەوانەیە هەرچەندە ئێمە وەکو تەنزیمی خۆمان وەکو برایان بەشدادی ئەو حرەکە چەکداریمان نەکرد بەڵام ئێمە بە شێوازێکی تر خزمەتی میلەتی خۆمان کرد یەکەمیان ئاین خۆی هەر لە خزمەتی مرۆڤەکانایە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە ئینسان خوا بناسی و خوا پەرسی و لە قیامەتا ڕزگاری بێت و نەچێتە جەهەنەم و بچێتە بەهەشت ئەمە خزمەتە بە هەموو مرۆڤێک یعنی و میلەتی کوردیش پێویستی بەوە هەیە کە ئێمە لەو بۆدا ئەلحەمدولیلا بۆندێکی نەتەوەیی کە ئێمە ئیسفادەمان بە میلەتی خۆمان گەیاند ئەوە بووکەوە ئێمە وامان ئەکرد لە ئەو کەسانی بەگوێ ئێمە کردایە یارمەتی زاڵمیان نەدایە دژی داگیرکەر بوونایە ئەگەر ئێمە وەکو بڵێ ئەو کاتە وەختی ئەوەمان دەبوو یا پێویستمان نەزانێکەوە حرەکەیەکی چەکداری دروستکەین بەڵام ئێمە تەنزیمێکی سیاسی ئیسلامیمان دروست کرد وەکو بڵێ بێچەک بۆ هۆشیارکردنەوە و ئەوەی کەوا بەگوێ ئێمەی کردێ بە هیچ جۆرێک وەکو بڵێ ئەوەی بوو بە ئەندام لە ڕێخستنی ئیسلامیا و ئەوەیشی بەگوێ ئێمەی کردو لە ئامۆژگارەکان و لە مزگەوتەکانە لە ئاڵەستەوانە وەمان لێ کردووەکەوە دژی زوڵم بن و دژی داگیرکەر بن و ئاشنێکمان وەکو بڵێ ڕێڕۆشنێکماندا بە خەڵکی کە بە هیچ جۆرێک سەر بۆ زاڵم شۆڕ نەکات حتا من بەشەکەی خۆم باوڵێم خزمی خۆم بوو ئەو کاتە چەکداری حکوومەت بوون لە هەشتاکانە زۆر ئامۆژگاریمە کردنکەوە یعنی ئێوە نابێت لەگەڵ ئەم دەسڵاتە بن ئێوە نابێ یارمەتی ئەم چەکە هەڵی ئەگرن بەڕاستی یەکەم خۆی گەورە پێ ناخۆشە دووهەمیش ینی دژایەتی ئەم میلەتەمانە ینی ئێوە نابێ بە هیچ جۆری حتا ئەموت مەعاشەکەتان حرامە و حتا خۆم وەکو بڵێ ئەچوومە ماڵیان بە هیچ جۆرێ نان و ئاوم نەئەخواردن چام نەئەخواردن ئەموو چونکە پارەکەتان حرامە ئێوە یارمەتی زاڵم ئەدەن ئەم پاری وەری ئەگرن و دیفاع لەم میلەتە لەم حکوومەتە ئەکەن ئەوە پارەیەکە ئەوان پێناوی ئەوە ینی حرامە و باش نییە و من هەوڵم ئەداکەوە ئەمەش زیاتر بۆ ئەوە بووکەوە ئەوان بە خۆیانە بچنەوە واز بێنن
چەکدانێن بەڵام تر ئەو کاتە زروفێکی تایبەت بوو زۆریان ئەیامت کەوا ئێمە لەبەر ئەوە نییەکەوە بە ئاسمان خۆشەوێت لەبەر ئەوە نییەکەوە دژی میلەتی خۆماین بەڵام زروفێکی تایبەت بوو ئەگەر چەک و پێ نەبێن ئەو کاتە شێوازێک بوو عشایری بوو نە ئەژیای پاساوی خۆیان هەبوو بەڵام ئێمە بەوە ڕازی نەبوون ئەماوت ئەگەر بکرێ و بتوانن بە هیچ جۆرێک ئێوە ئەبێ لەم حکومەتە چونکە هەر کەسێک حتا بە دڵیش ئەم حکومەتەی بێت و یارمەتی ئەم حکومەتە باتوم چونکە ئێمە بە گوێرەی ئاەتەکان ئاڕاستی خەڵکیمانە کرد ئاەتی قورئانیشە کە ئەفەرمی ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار يعني ئەوەی زاڵمە نابێ ئێمە حتا نەک یارمەتی بین بە چەک بە دەست بەدەم بێ مەیلی دڵیشمان بەرامبەر زاڵم نەبێت ئەوەی کەوا داگیرکەرە ئەوەی کەوا میلەت بە تایبەتی ئەو حکوماتی کەوا ئێمە هەمومان متفقین لەسەر ئەوەی کەوا ئەم میلەتە مەزڵومە ئەم میلەتە چەند ساڵە داگیر کراوە ئەم میلەتە مافی خۆیەتی هەبێ حکومەتی هەبێ دەوڵەتی هەبێ مەوەسایەکی تر لە وێزەکانی ژیانی تۆ لە ساڵی 1970 ئەم مزگەوتی گەیلانیە لە هەڵەبجە وابزانمەوە کاتە سەر نەگیراوە بەڵام دوایەوەی کە مزگەوتەکە تەواوکەن دەرس و دەورێکتانە بێ لەم مزگەوتا و جەنابووانەی تەفسیر بە قوتابیەکان هەڵێیتەوە ئەگەر باسێکی ئەو بەسەراتەمە واللهی کە وەختی ئەم مزگەوتە ئەبینم یادگارێکی زۆر خۆش و پڕسەروەریم بیر ئەکەوێتەوە ئەوە تەبیعی پێشەکێکیشی ئەوەیە کە لە 1970 من گیرام لە دەربەنیخان ئیتر لەوێ خۆم و تقریبا 7 کەس گیراین دوای ئەوەی بەربووین 21 ڕۆژماینەوە دوای ئەوەی بەربووین لەوێ ئیتر عادە بوومەوە بۆ تەدریس سێرەکەم بۆز ئەم باش نییە بە شوێن ماگەڕێن لە پۆلەکانە چاودێری مەکەن ئیتر بڕیارم ما بارکەم بۆ ئێرە بۆ منیش هاتوو چۆمە کرد و خەڵکەکەش وردە وردە ناسراویمان و بازێکی خزم بوو بازێکیش ناسراویمان پیا کرد ئیتر وردە وردە بەرنێژیم بۆ ئەکردن زانیان حتا پیاوێکی پیری تیا بوو من بەستەی ڕۆتۆ نوێژمە کرد ئیتر ئەو بەلایەوە ناڕەحەت بوو ئەیوت مامۆستا چۆن بەستەی ڕۆتۆ دروستە نوێژکردن ئیمامەت بکەی منیش وتم بەڵێ دروستە ئەمانە وتی دی وەڵام من بەگەر پرسیار بکەم بەڵێ تر چوو بوو پرسیاری لە جەنابی مامۆستا بەلا عوسمان کردبوو وتبووی شتێکی ئەوە هەیە کوڕێک هەیە ناوی وتی ناشێ مامۆستا حەسەن بڵێ حەسەنی کوڕی حاجی مەحموو وتی با کوڕە وتی بابەوە تا ئەو وەسابێ لە دوای ئەمەوە نوێژ مەکەن یعنی وتبووی هەر زۆر زۆر ڕێک و پێکەوە هیچ مشکلەیەکی تیانی تر هاتەوە زۆر ئەلحەمدولیلا کرایەوە و ئیتر بەو شێوەیە ئەلحەمدولیلا ئیمامەت و اینجا وردە وردە لەگەڵ خەڵکات تێکەڵ بووین و وردە وردە گەنج و کۆمەڵی گەنجی تیا بوو ئیتر دەرسم دانا دەرسی عام دانا و حتا وەختێکەوە جاری وا بوو کە تەفسیرم ئەکرد مەسەڵەن چیرۆکی سوورەتی موسا و فرعون کە وەختێ باسی فرعونمانە کرد لەناو ئینەکە مەسەڵەن یەکێک لەوانە بوو زۆر کۆمەڵی تەمەنی هەبوو ئەوی مامۆستا یعنی مەبەستی فرعون ئەو ئەم سەدامە بە گوێرەی ئاەتەکانی قورئان کە قورئان بەڕاستی بۆ ئەوە هاتووە ئەو خەڵکە تێبگەیەنێ عادل بێت و خاوەنی مافی خۆی بێت و خوای گەورە بناسێ و ژیانێکی پڕکەرامەت و ڕێز بۆ خۆی دروستکە و ئەوەیشی کەوا ئەو ڕێزی مرۆڤ نایەڵێ دیکتاتۆرە زاڵمە قورئان ئەچێ بەگژیا و ئێمە واجبی هەموو مامۆستا و زانایەکە و هەموو دەرسێکی قورئان و تەفسیرە کە ئەو خەڵکە تێبگەێنین کەوا ئەبێت دژی داگیرکردی چون قورئانەکەمان بۆ ئەوە هاتووە قورئانەکە ینی ئەو هەموو زۆربەی چیرۆکەکان و پێغەمبەران هەمیشە زاڵمەکان دژیان بوون لەبەر ئەوە ئێمەش بەڕاستی لە کاتا بە تایبەتی بەعس حکمی ئەکرد و زۆر دیکتاتۆر بوو زۆر زاڵم بوو زۆر داگیرکەر بوو لە هەموو ڕوویەکەوە ئێمەش ئەلحەمدولیلا توانیمان بەو دەرسانە ئەو خەڵکە جگەل لەوەی کە خوای پێ ئەناسێنین جگەل لەوەی باسی قیامەتی بۆکەن و کە هەمووشی باسی قیامەت و باسی خواناسیش یعنی یەکێکاڵێن خوا بناسە یعنی دژی خواکانی تر بە ئەوانەی کە خۆیان کردەوە بە خوای خەڵک و دیکتاتۆرن و زاڵمن لەبەر ئەوە ئەلحەمدولیلا لێرە دەرسم دانا یەکێ لە چالاکیەکانی تر هەر لەم مزگەوتا یەک سەبووری گەورەمان دانابوو هەموو هەفتەیەک فەرموودەیەک ئەمان نووسی مانای فەرموودەکە و چەند خاڵێک ئیستینباط لەو فەرموودەیە کاک فازڵمان هەبوو خەتی زۆر خۆش بوو ئەو ئەینووسیەوە بۆمان
و ئەو هەفتەیەک هەڵمانەواسی بە دەرگای دەرەوە بە حیوانەکە و تا هەفتەکە خەڵ ئیسفادە لێ کرد و هەفتەی داهاتوو فەرمودەیەکی ترمان هێناوە هەموو هەفتەیەک فەرمودەیەکمان ئەنووسی و بۆ شێوەیە چەند ساڵکە تقریبا ئالەم مزگەوتە ماوەی تا 3 ساڵ ماینەوە هەشتا کە مزگەوتەکە تەواو بوو هەشتا یەک کە ئەلحەمدولیلا چالاکی لە مزگەوت دەستی پێ کرد هەشتا و یەک و هەشتا و دوو لێرە مانگی هەشتی هەشتا و دوو فراری عسکەریمان وەکو بڵێ دەرچوو فرار بووین ئیتر ناچار بووین لەگەڵ کۆمەڵێک لە برایانی ترمانە بڕیارماندا نەچین بۆ عسکەری بۆ یارمەتی ئەو شەڕە نەدەین لەبەرەوە بڕیارماندا کەوا بچین بۆ ئێران چوین بۆ ئێران و ئیتر بۆ شێوەیە ماڵمان هەر لەو خانووا بوو هەتاوەکو من نزیکەی 11 مانگ لە ئێران مامەوە کە هاتمەوە ماڵمان لەوێ نەما بوو چوینە ئەم کۆڵانە کۆڵانی ئەو دی و لەوێ خانوویان گرتە بوو چوینە ئەوێ و ئیتر دوای ئەوە هەمتە دووبارە هەشتا و سێ و هەشتا و چوار هەتاوەکو هەشتا و حەوت هەر لەم گەڕەکە مامەوە هەتاوەکو گیرانەکەی بەسەرا هات. باوسا یەکێک لە وێزەکانی تری ژیانی تۆ ساڵی 1970 وەک خۆت لە نووسینەکە ئاماژەی پێی لە پلانێکی فێڵاویە لە سەرای هەڵەبجە دەستگیرەکری ئەگەر باسێکی ئەو ڕۆژەمان بۆ سپاسدانەکەم وەڵا ئەوە تەبیعی ئێمە ڕێخستێکی ئیسلامیمان هەبوو منیش ماوەیەک خۆم شاردەوە کە ناوم هات بۆ ئەمنی ئێرە کە بمگرن ماوەی هەفتەیەک خۆم شاردەوە دوای هەفتەکە ئەمندایان بەسەر ماڵمانە خۆم لە ماڵ نەبووم دوایی کاکی ڕەحمەتیم هات بە شوێن ماوەتی هاتوون بۆ ماڵەوە ئیتر منیش وتم دقەی چێکاوە بە هەر حاڵ لەگەڵ خزمانی خزمم هەبوو چەکدار بوون کاک سڵەمانی مامەم لەگەڵ کاک حەمەسایی لەگەڵ ئەوانە بەعزی قسەمان کرد و ئەوان هاتن بۆ لای مدیری ئەمن لێرە ئەیاد وەکیلی مدیری ئەمن بوو هەندێک وتوێژیان کرد و منیان هێنا بە سیارەیەک و لەوێ دابەزین لەو شوێنە اینجا دوایی هاتینە ژوورەوە تر بەم شێوەیە لەم دەرگاوە هاتینە ژوورەوە تر دەفتا من ڕۆشتم کاک سڵەمباندم لەگەڵ کاک حەمەسایی لە ژوورەوە بوون مدیری ئەمنیش ئەو ئەیاد وەکیلی مدیری ئەمن بوو لە ژوورەوە دانیشت بوو لە ئەو ژوورەکە لێراون هەرچەند معالیمەکان لێرا گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەم بینایە ئالەم دەرگاوە هاتینە ژوورەوە تر ژوورەکە لێرا بوو چوین دانیشتین دوای ئەوەی کەوا هەندێک پرسایی لێکردم منیش وەڵام مایەوە و دوایی وتی بە ئەو کاک سڵەمانی مامەم کە ئەو کاتە ئامن مەفرەزەی استیخبارات بوو وتی کاک سڵەمان با حەسەن لام بێت ئەم شەو ئەوە مدیری ئەمن ئەڵێ بە شەو بەیانی خۆم ئەیبینم بە ئەم شەو لای ئێمە بێت ئەویش وتی نەخێر شتی وان نییە بە هیچ جۆرێک نایڵم لێرە بێت ئەویش وتی ئاخۆری تازە دایرە حکوومەتەوە ئەو توێتی ئەبێ لێرە بێ و وتوێش ینی نەختێک من چووە بێ قسە چووە بینیان منیش هەستم کرد تازە وەکو بڵێ پلانێکە و پیلانێکە داڕژرا بۆ ئەوەی من بگرن شەو بمێڵنەوە وتم هەروە باشە لە دڵی خۆمە ڕاکەم هەندێک حیماییان لەگەڵا بوو ئەوان ئەو دوو هەردووکیان مەسئول من کۆڵیکیان ئامن مەفرەزەی استیخبارات بوو کاک سڵەمان هەمەساییش ئامن مەفرەزەی ئەمن بوو لەگەڵمان هاتبوون وەکو خزم کە دیفاعم لێ بکەن بەڵام کە بوو بە کێشە لە بینیانە ئەوان شەڕە قسەیان دەست پێ کرد من لەو بەینا ویستم ڕاکەم و حیمایەکان لە دەرەوە بمبین و نەخۆم نەجاتم هاتمە دەرەوە بەڕاکردن لە ناو حەوشەکە ئالەم شوێنانە مدیری هین ئەمنێک باوەشی پیاکردم خۆی گرتێتی ئەمنێک ئەمنەکە بەس ئەیاد ضابط ئەیادەکە ئەو کە لە ژوورەوە بوو وەکیلی مدیری ئەمن بوو ئەو لەگەڵ سڵەمان و ئەوانە قسەی ئەکرد لەگەڵ کاک سڵەمانی مامەمە لەگەڵ کاک حەمەسایی کە وەختێ من هاتمە دەرەوە ئەمنەکە باوەشی پیاکردم ئیتر منیش لەگەڵا بوو بە شەڕمان ئەو بۆ ژوور و ڕای کێشام منیش ویست بێمە ئێرە
بما إيرو حماية كان نسل أول سجادك وساب المدياري إيمو وكان يقصب كينو على أساس من بين بعض قسيان الله بكمو هناك اشتكم لي وقرن معلومات ويتبن بنوا بو نيازة وتوي بكا سلمان وان وتون بي نقل خوتان توخسي الله كانوا بي بنوا أبو شوية من هاني خزمة كانم بلام أو فيلي كرت يتلي روا كبو بشرمان ضابطك إيش هات الدروا ضابطك هات الدروا يلي قلت مدمان شكي دريانا وتينا بالراكي سلماني مامش هات الدروا أيش دمانشي كيف يبو دمانشي دريانا أيش روي كذا آيات ضابطك وتي نابي بريه خلاصة بو بشركي ناخوش منو أمنك شرمانا كر سلمانش مني رأيك يا من خم أبيست برو درو برون أمنكش برو ناو كاكيشم خوافي كهات بو لقلمانا لدرو بو لقلناو حماية وخزمة كان ما أو كمني بيني أو شقدار نبو بس هات بو لقلمانا يكسر أو خوي كربنا بوليس ليلا أو كبولي حرز بون أما سجن بو أما جورا سجن بو يكسر هاتو تجونكي قرتمو بو درو الرام كيشيا كاكيشم خلاص بو بهنمان ألو كاتاك بو بشرمانو سلمانو هن بلانبريق وسابنو مدمان شو هندي تقكرا أو حماية كان يدروا هندي تقيان كرت أمنيك زامار بو دوين كميك أو بوليسا كلا درجاكا حرز بو درجا جوركي بيودا أم درجا جوري بيوا كبيويا حماية كان كوتنا دروا إما كوتنا ناو أما حوش بو إما كوتنا كيوكي كاك سلماني مامم كاك حمد صعيب أجدايين كلا كيشكا ولا شركار لدورو هولي أداكوا إما جاكاتوا كاك سلمان منو كاكم إيادو أبنا كانش هموي هاتن أبنا كان خويان بس وهاتن همويان قال لكم أيام كل إيما يخسر داين لسلماني مامم أو جيان كردوا داين نكاكم أو شان جا كردوا خسني أنا أم سجنه أما سجني شرطة بو مني شان آوا برد هندي الدائرة بوليو بردي بان أمني كان دانا بديار مو دسيان كلبسيان كردوا دسيان بس بو وكان دانش نجوليتو أمني كان دانا بديار مو يتر مني أنجي الله هاتنو بدم تومس دواي أما أو درجة داخلاوة يتر جماعة حماية درو بس هذاك روشتنا تو خواره وخبري عن داوا بخزمان وبناو بازار أو خلقه يتم من أقام لي نبوة طبيعي لما جورو لو شو نهر ما مو أمنكش بديار مو وسابو ثم للدرو ورد خلق هاتوا يكسر هاتن همك وخزمان شقدار كان أو كاتل لقل حكمة أبون إن هم شقداري همو 10 كان بيجي أوازي جقل الشمراني كانوا خزمة كاني خومان وخلقي عامش هاتن همو 4 دوري هنا كياننا سرايانا ودوايان كل كوا إما بردا أجينا أدين لهمو بناكو وكوبلي هجوم كين بوي لو كاتشا جماعتك تشوفن ولا جناي ماسم العالي لمالو خبري عن دايا كوا حسن يراو أونسا حسن يراو بشكو تو فرياكي تشون حسن يراو كي قلتوتي داستان كي أبو جرايو كان بفيض برديانا وقلتيانا بفلا خويو وابزانم كاك إحساني كري لقلابو لقلك خال الشيخ أبو بكري نسجاري أي شيء لقلابو نفري كي تريشي لقلابو لبير من ماو لبر أوا هاتن وقتك مزاني يك هات جورا وناو خلقك تومس هاتو من أقام لي نبوه هات حوشكو قيوم لي أبو هذا أيوت حسن لكوية بعربي موسم العالي حسن لكوية إذا ورده هنايان بولايمن كمن يبيني ما وصابه شوية براسي زور نار راح بو شو كمن كوتبوم هنديك وكولي نار راح بو من لو تبوتو زوخيون واشتكى أزيد درابو إذا زور توربو دس يكرب قصي خرسو ناشرين بحكومته بموزعو بوشي قلتو تانو غلط كانوا زور كوبلي هلطان كردو بعض قصي ود بمديري أمنو أنا حتى المديري أمنك وإعادوتي شيخنا تو نادي لحدايا حكومة دوتي اشتوانية والله بري أدن أي كنوا أجينا عليهم أو خلقت شيء كان ما بيك
ئیتر نائیلاج ئەوان منیان کەلەپچەکەیان لابرد هەڵیان ساندم بردمیان بۆ ژووری مدیری ئەمن لەوێدایان نام سێرکم کۆمەڵی خەڵکی چەکداری حکوومەت ئەو کاتە لەوێ بوون ئەم مەفرەزەکان اینجا بەدەم تۆ هاتبوون مامۆستا مەلا عەلی ئەوان بەدەم سڵەمانی مامۆم و ئەوان و هاوهین بوون ئەوان بەڵام بۆ تەبیعی بۆ منیش بەڵام مامۆستا مەلا عەلی ئیتر دیفاع لە من و لەگەڵ خەڵکەکە و لەگەڵ حکوومەتا کەوتە مفاوەزە هەوڵیدا حتا لەگەڵ محافزی سلێمانیە وتیان لەگەڵ کەرکووک و ئەمنی عامیشە دەست کراوە بە وتوێژ و قسە بۆ ئەوەی کەوا مامۆستا هەوڵی داوە کەوا من بەردەن ئەوان تویانە نابێ ئەوە لە قاقەبزی لەسەر و ئەمانە خلاصە هەتا نزی ئەمە من عەسر گیرام کەمێ پێش عەسر هەتا نزیکی دوای مەغریب و نزیکی ئیشا ئەمەی خەیاندەبوو ئەو خەڵکە هەر لە دەوری ئەم دایرەیە هەوڵیان ئەدا کەوا پەلامار بدەن و ئەمانە ئەگەر بەرەم نەدەن ئیتر دوایی قەناعەتیان مامۆستا کردبوو کەوا بەڵکو پێی بەو خەڵکە بڵێ بڕاتەوە ئەم شەو تاوەکو بەیانی بەریەین ئیتر هەندێک لە خەڵکەکە ڕۆشتبوونەوە جەنابی مامۆستایش خواز دایباتەوە بەڕاستی ئەو شەوە ینی بیوێریەکی زۆر ئازایەتێکی زۆر دیفاعێکی زۆر دڵسۆزیەکی زۆر بەڵام ئیتر ئەوەنەی بڕی تا ڕۆشتەوە بۆ بەیانی من جا دوای ئەوە مامۆستا ڕۆشتەوە خەڵکەکەش هەندێک چۆڵیان کرد بەڵام هەندێمانەوە هەر بە دەورە من نیشیان هێنا بۆ سژنی بۆ ئەم سژنە ئەمە سژنێک بوو لێرە سژنی شوڕتەیان پێوت سێرەکەم کاکەم و کاکسڵەمانیش لێرە سژنن بەیانی تقریبەن هێشتا پێش دەوام سیارەیەکیان هێنا پێشەوەی خەڵکی بزانێ و ئەمانە منیان بر بۆ ماسکەرەکە لە ماسکەرەکە تا نزیکی نیوەڕۆ ئیتر خەڵکەکە زانیان من براوم بۆ ئەوێ و ئەیانزانی من ئەبەن بەرەو خوار یەکسەر جادیان گرتبوو وتیان هەتاوەکو سێ سایق چەکدار چادیان گرتو وتیانە ئەگەر لێرەوە بیهێنن تەقەیلیەکەین بۆ ئەوەی یان نێڵین بڕات و هەوڵە دێن نێڵین بڕۆ منیان دانا هەتا نوێژی نیوەڕۆ گوێم لە بانگ بوو بانگی نیوەڕۆ دانیشتم بووم یەک دوو ئەسکەر حەرەز بوون وتم نوێژەکەم لەکوێ دەست نوێژە بگرم ویستم دەست نوێژ بگرم و قۆڵێکم شۆری نەیانێڵا قۆڵی دوو هەم شۆم وتیان وەرە دەرەوە نەمزانی وتم بۆ جارێ دەست نوێژەکەم باتەواوکەم کەچی وتیان نەوەرە دەرەوە ئەتر چوم سێرەکەم ئەلیکۆپتەرێک پەروانەکەی ئەسوڕێتەوە وتیان سوار بە منیان سوار کرد سێرەکەم کاکەیش موسڵەمانیشی تایە هەر لە کۆپتەرەکە ئەوان لە پێشا سوار بوون ئەوانش کە شەڕیان کردبوو ئیلقاقەبڵ وەکو بڵێ بڕیاراندا و بیانگرن بەس لەسەر قەزیەکەی ینی قەزیی من نەبوون قەزیەکەمان جیا بوو یەکسەر سواری هەلیکۆپتەران کردین و بەرز بوویەوە و منیان بە ئاسمانە برد تا کەرکووک لەوێ دابەزین نزیکی مەغریب بوو لەوێ ماوەیەک ماینەوە منیان جیا کردەوە لەوان اینجا منیان بر بۆ ئەمنی تەئمیم و شوێنەکە اینجا لەوەش سیارەیەکیان حازر کرد و یەکسەر بۆ ئەمنی بەغا یعنی هەر ئەو ڕۆژەی کە گیرام 6/2/1970 کە گیرام یەکسەر لێرەوە بردمیان بۆ کەرکووک لە کەرکووکەوە بە سیارەیەک بردمیان بۆ ئەمنی عام ساعت 10 شەو لە ئەمنی عامدایان بەزاندین و ساعت 11 شەو تاقیقم دەست پێ کرد و بەو شێوەیە ئەم گرتنە وەکو بڵێ لە هەڵەبجا ڕوویدا ساڵی 1970 جا ئەوەی کە گرنگ بێت ئەوەی سپاس بۆخوا ئێمە لەسەر قەزیەکەوە شانازی پێوەکەین ئەو کاتێش و ئێستەیش کە ئەلحەمدوللا هەم لەسەر دینداری و خواناسی هەم لەسەر ئەوەی کەوا ئێمە ڕێخستنێکمان بوو ئەم ڕێخستنە کەشف بوو ئەو ڕێخستنەیش حکوومەت ئەیزانی کەوا دژ بە باسە و خەڵک ئامادە ئەکەین بۆ ئەوەی کەوا دژی ئەوان بێت ملیان بۆ نەدا تەسلیم نەبن و ئێمە ئیشمان ئەوە بۆ ئەو کاتە الحەمدوللا لەسەر ئەوە گیراین خاڵی دوو هەمیش من بەشەکەی خۆم شانازی ئەەکەم کەوا خەڵکی هەڵەبجەم و لەگەڵ ئەم جەماوەری هەڵەبجا کەوا ئەو ڕۆژە ئەو خەڵکە پێشەکی زۆر سوپاسی مامۆستا جەنابی مامۆستا عەلی یەکەم بەڕاستی بیوەرانە ئەو هاتوو و ئەو ڕۆژە دیفاعێکی زۆری کرد لەناو ئەو خەڵکا و بەرامبەری بەعەس و قسەیشی پێوتن دوو هەمیش ئەو خەڵکەی جەماوەری هەڵەبجە کە ئینتیفاضەیەکیان کرد ڕاپەڕینێکیان کرد کە ئێمە بێ ئێستا خۆمان بینەوە بۆ ئەو کاتە ئێستا جادە پان بووە
بەڵام ئەو کاتە باسێک بوو زاڵمێک بوو دیکتاتۆرێک بوو کەس وەکو ئەڵێن لەژێر لێفەیشۆ نەئێوێرە دژایەتی بە ئاسکا و قسە بڵێ بەڵام لەو ڕۆژە ئەم جەماوەری هەڵەبجە بە هەموو توێژەکانیانەوە بە هەموو خەڵکەکەوە بێجیاوازی هاتن چواردەوری ئەم سەرای حکوومەتەیان ناو ویستیان کە لێیەن و ویستیان کە وەکو بڵێ ئەگەر حتا وتیان ئەگەر بەری نەدەن بە مامۆستا حەسەنیش ڕوخێنن بەو شێوەیە بەڵام نەتیجێ ئەوەی کەەوە ویستیان مفاوەزەیە بکەن و ئەمانە جا لەو ڕۆژە و ئەو خەڵکە ئەبێ ئێمە بەڕاستی ئەوە بنرخێنین ئەو ڕۆژە یادی بکەینەوە چونکە یادێکە بۆ جەماوەری هەڵەبجە سەربەرزیە کە لە کەم شوێنی عراقا توانراوە بەو شێوەیە لەو ڕۆژە خەڵک هەڵسی و بەرامبەری حکوومەت قسە بکە و بوەسی و جایەتی بکات لەبەرەوە بەڕاستی حەزەکەم هەم جەماوەری هەڵەبجە هەم دەوروبەر هەموو کوردستان بزاننکەوە هەڵەبجە خەڵکێکی زۆر ئازا زۆر بوێری تایە و ئەو کاتە هەموو دژایەتی بەعسیان کردووە و ئەلحەمدوللا سەربەرز و ئێستەیش کە الحەمدوللا ئەو جەماوەرە هەر وەکو بڵێ ماون و بەڵام بەداخەوە کە ئەم شارە بەو شێوەیە کاتی خۆی کە بەرامبەری باس وەستاون و ئێستش کە ئەم شارە سواز بۆ خوا بووەتە محافەزە بەڵام بەڕاستی ئەو خزمەتە نەکراوە کە شیاوە بە خەڵکی هەڵەبجە بێت هیوادارم کە ئینشاءڵڵا خۆی گەورە هەمومان موفەقە و سواز بۆ خوا ئەو دیکتاتۆر و بەعسە نەما بەس خۆزگا دیکتاتۆری تر ناومانە دروست نەبوویەوە خۆزگا هەموو ئەم میلەتە ئیسراحەتی ئەکرد خۆزگا هەموو مافی خۆمانە گەیشتین خۆزگایە دین و دنیامان سەلامەتە. هجرەتەکەی بۆ وڵاتی ئێران بە مەبەستی دروستکردنی حیزبێکی ئیسلامی بە ناوی ئەنسار ڕێخستنێکی ئیسلامی بووین و لە ناو قوتابخانەی برایانی موسڵمان کە ئاشنا بووین بۆ قوتابخانەیە لێدان و تەعزیبتان لە سجنەکانە چ جۆرێ ئەوان بران بۆ قاعی ئادام ئێمەش باخەکەمان هێنراین بۆ پیان ئەوە ئەحکام خاصە هەواڵێکی دڵتەزێن و پێگا گریان ناڕەحەت کەس و کارمان کێما بێ کێ نەما بێ بەگشتی لە ئەدای حیزبە ئیسلامیەکان دینەکەمان قبوڵ ناکەوت بۆ قیامەت زۆر زۆرەکەین غل و حقد و حەسەدمان بەرامبەر ئیماندارێکە بێت لە کوردستان. لا ئیکراها فی الدین ئەگەر زۆری لێ بکرێ منافق دەرەچێ بەدەم ئەڵێ موسڵمانم بەدڵ کافرە دەیخواوەی بۆ چییە؟ خوا لە پێشا دڵی ناوم حەسەن محمود ئەحمەد و مەشهورم بە حەسەن شەمێرانی. بەشی یەکەم یەڵقەیەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن لەگەڵ مامۆستا حەسەن شەمێرانی و بە جێڕانەوەی بەشێک لە چیرۆکەکانی ژیانی کۆتایی پێهات تا ئەڵقەی داهاتوو لەگەڵ بەڕێز مامۆستا حەسەن و لا بەشی دووەمی بەرنامەکەمان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.